خۆپیشاندانی هاوڵاتیان لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق درێژەی هەیە و ڕۆژانە دەیان و سەدان کوژرا و برینداری لێ دەکەوێتەوە، بەڵام خۆپیشاندەران سوورن لەسەر بەردەوامی تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. لە ئێستاشدا داواکاریەکان لە خزمەتگوزاری و ڕەخساندنی هەلیکار و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ هەڵوەشانەوەی حکوومەت و هەموارکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمان و پێگەێنانی کۆمیسیۆنێکی هەڵبژاردننی بێلایەن بەرز بوونەتەوە. پاڵپشتیە ناوخۆیە و دەرەکیەکانیش بۆ ئەنجامدانی گۆڕانکاری سیاسی و چاکسازی ئابووری لە عێراق لە زیادبووندان و بارودۆخەکە بە ئاڕاستەی بەهێزبوونی بەرەی هەڵبژاردننی پێشوەختە دەڕوات. لەسەر ئاستی ناوخۆی عێراق لایەنە شیعەکان بەسەر دوو بەرەدا دابەش بوون، بەرەی هاوپەیمانێتیەکانی سائیرون بە سەرکردایەتی موقتەدا سەدر و نەسر بە سەرکردایەتی حەیدەر عەبادی داوای هەڵوەشانەوەی حکوومەت دەکات، هەرچی بەرەی هاوپەیمانەتی فەتحە بە سەرکردایەتی هادی عامری و ڕەوتی حیکمەی نیشتیمانی بە سەرکردایەتی عەمەر حەکیمیشە ئەگەرچی داوای چاکسازی و گۆڕانکاری دەکەن، بەڵام داوای هەڵوەشانەوەی حکوومەتیان نەکردووە و ناڕاستەوخۆ هێشتا پاڵپشتی لە مانەوەی عادل عەبدولمەهدی دەکەن. کوردیش کە پێکهاتێکی سەرەکی عێراقە لەسەر ئاستی فراکسیۆنەکانی لە پەرلەمانی عێراق هیچ هەڵوێستێکی ڕوونی سەبارەت بە ئایندەی پرۆسەی سیاسی وڵاتەکە دەرنەبڕیوە، بەڵام لەسەر ئاستی قەواری سیاسی هەرێمی کوردستان سەرۆکاتیەکانی هەرێم و حکوومەت و پەرلەمانیش کە دوو حیزبی دەسەڵاتداری پارتی و یەکێتی وێنای دەکەن پاڵپشتی لە چاکسازیەکانی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیران دەکەن و لایەنگری هەڵبژاردننی پێشوەختە نین. لەسەر ئاستی دەرەوەش ئێرانی دراوسێک کە گەورەترین کاریگەری لەسەر پرۆسی سیاسی عێراق هەیە پاڵپشتی لە حکوومەتی ئێستا دەکات و خۆپیشاندانەکانیش بە دەستی ئەمریکا و هەندێک لە وڵاتانی کەندا و ناو دەبات بۆ نانەوەی پشێوی، هەرچی دەوڵەتی ئەمریکای زلهێزی جیهانیشە بە ئاشکرا پاڵپشتی بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ڕاگەیاندووە. کۆشکی سپی هاوکات داوای کۆتاییهێنان با توند و تیژەکان دژی خۆپیشاندەران دەکات و ئێرانیشی بە ڕێگری لە دەربڕینی بیرروڕای ئازاد و ئاشتیانی عێراقیەکان تۆمەتبار دەکات. هاوکات نەتەوەی گرتوەکان نەخشە ڕێگایکی بۆ چارەسەری قەیرانی عێراق ڕاگەیاندووە کە تێیدا داوای چاکسازی یاسای و ئابووری و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و هەموارکردنەوەی دەستور بە هاوکاری نەتەوەی گرتوەکان دەکات کە دەبێت دوجاریش بخرێتە بەردەم خەڵکی عێراق بۆ دەنگدان لەسەری، بەڵام باسی هەڵبژاردننی پێشوەختەی نەکردووە. پاش سەردانیشی بۆ لای ئایەتوڵڵا عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق لا نەجەف جینین بلاسخارت نێردەی سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان بۆ عێراق ڕایگەیاند کە سیستانی پاڵپشتی لە چاکسازی جدی لە ماوەیەکی گونجاودا دەکات. پێشتر سیستانی پاڵپشتی بۆ هەمواری دەستور و گۆڕانکاری لە سیستەمی سیاسیدا ڕاگەیاندبوو، بەڵام ئەویش باسی لە هەڵبژاردننی پێشوەختە نەکردووە. ئەگەرچی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق ئامادەی بۆ دەست لە کارکێشانەوە نیشان داوە بە مەرجی پێگهێنانی حکوومەتێکی نوێ لەلایەن براوەکانی هەڵبژاردنەوە، بەڵام هەریەک لە هاوپەیمانی سائیرون و فەتح ئامادە نین حکوومەت پێک بێنن، بە تایبەت کە خۆپیشاندەران بەو جۆرە گۆڕانکاریانە ڕازی نین و داوای هەڵوەشانەوەی حکوومەت و پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردن لەژێر سەرپەرشتی نەتەوەیەگرتوەکان و کۆمیسیۆنێکی نوێی بێلایەندا دەکەن. بە پێی دەستوری عێراق هەڵبژاردننی پێشوەختە لە دوو حاڵەتدا ئەنجام دەدرێت. لە مادەی 64 دەستوردا هاتووە کە دەبێت سەرۆکۆمار ڕەزامەندی لەسەر داوایەکی سەرۆکوەزیران بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە نیشان بدات، ئەوەش بە دەنگدانی زۆرینەی ڕەها واتە 165 ئەندامی پەرلەمان لەسەر ئەو داوایەت دێتە دی. بە پێی هەمان مادەی دەستور یەک لەسەر 3 ئەندامانی پەرلەمان داواکاریەک بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان پێشکەش بکەن. ئەگەر زۆرینەی ڕەهای پەرلەمانتاران دەنگیان پێدا ئەو کات حکوومەت بە دەست لە کارکێشاوە ئەژمار دەکرێت و دەبێت لە ماوەی 60 ڕۆژدا هەڵبژاردنێکی نوێ بەڕێوە بچێت.